بینەرانی بەڕێز خۆشەویستانم ئەم کاتتان باش لاڵقەی ئەمجاری بەرنامەکەمانە گفتوگۆگەین سەبارەت بە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان لەم بەرنامەیە پرسین ئایا دەستوری هەرێمی کوردستان کە لەلایەن پەرلەمانی کوردستانەوە پەسەند کراوە دەستورێکە وەڵام بە ڕوتی گەشەکردنی دیموکراسی و کۆمەلگای مەدەنی ئەداتەوە لە هەرێمی کوردستان یان بە پێچەوانەوە دەستورێکە زۆر مادە و بەندی تێدایە ڕێگرە لە بەردەم بیناکردنیی ڕاستەقینانەی کۆمەلگای مەدەنی و دیموکراسی لە هەرێمی کوردستانە ئایا لە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستانە دام و دەستگا مەدەنیەکانی وەکو پەرلەمان و ئەنجومەنی پارێزگاکان دەبنە دەستاتێکی مەدەنی ڕاستەقینە یان تەنها دەسڵاتێکی شکلی دەبن و دەبن بە بەشێک لە پاشکۆیەک بۆ دەسڵاتی جێبەجێکردن ئایا پێگە و سەراحەتی سەرۆکاتی هەرێمی کوردستان لەناو ئەم دەستورەیە چۆنە ئەو پێگە و سەراحەتی بە سەرۆکاتی هەرێمی کوردستان لەناو ئەم دەستورەیە دراوە زەمینە بۆ بیناکردنی دەسڵاتێکی دیموکراتی لەناو هەرێمی کوردستاندا خۆش دەکا یان بە پێشەوانەوە قۆڕەخکاریەک هەیە بۆ دەسڵاتەکانی دیکە ئایا لە بنەڕەتدا پەرلەمانی کوردستان وەکو دەستگایەکی یاسادانان مافی ئەوەی هەیە کە دەستور بنووسێتەوە کە نەخشەی ژیانی سیاسی و کۆمەڵایەتی و مەدەنیە لە هەرێمی کوردستاندا یان پێویستە دەستور لەلایەن دەستگایەکی دیاریکراو یان کۆمەڵە خەڵکێکی پسپۆر و دیاریکراوە بنووسێتەوە بۆ ئەم بابەتە گفتوگۆەکەین لەگەڵ هەریەک لە بەڕێزان کاروان کەمال پارێزەر و بەڕێز ئاسۆ کەریم ئەندامی پەرلەمانی کوردستان کە لە ڕێی SNG لە شاری هەولێر لەگەڵمانە سپاس بۆ ئامادەبوونی هەمولایەک کە کاروان سەرتە لەو پرسیارە و دەست پێکەم کە ئەم دەستورە لە ساتی پەسەندکردنی و هەتا ئێستا گفتوگۆیکی گەورەی بە دوای خۆیان هێناوە مشتومڕێکی سیاسی و فکری جۆرا و جۆری بە دوای خۆیان هێناوە هەندێک کەس پێی وایە کە ئەم دەستورە نمونەی دەستورێکی دیموکراسی و مەدەنیە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا و بە ئەندازەیەکی یەکجار زۆر و بەرفراوان ئەگەر بەراوردی کەین بە ڕۆژهەڵاتی ناوەڕاست توانیوەتی ئازادیەکان و مافە دیموکراتی و مەدەنیەکانی خەڵک بەرجەستە بکەوە بۆ چوونێکیش بەرامبەر بەمە پێی وایە نەخێر ئەم دەستورە لەگەڵ ڕوتی گەشەکردنی دیموکراسی لەگەڵ ڕوت و خۆن و خوولای بیناکردنی کۆمەلگای مەدەنی لە هەرێمی کوردستانە ناگونجێ و زۆر کەم و کوڕی لەو بارەوەتەیە حەزەکەم تێگەشتنی تو لەو بارەوە بزانم. بەڵێ سپاس هەڵبەت گرنگە بۆ مەسەلەی بەڕاستی بەراوردکردنی هەر با بڵێن دەقێکی یاسایی یاخود هەر پرۆژێکی یاسایی بەدەر لە دەستوریش کاتێکە وردەبینەوە لە ناواخنی یاساکە لە بنەماکانی یاساکە پێویستە ئێمە بنەمای مقارنەکردنەکەمان لەسەر بنەما و پرەنسیپە نێودەوڵەتیەکان بێت و بنەما و پرەنسیپە دیموکراسیەکان بێت و بنەما و پرەنسیپە مرۆڤ تایبەت بە مافەکانی مرۆڤ بێ بۆ کێشان و پێوانەکردنی ئەو یاسایە تا چەند با بڵێن دەستەبەری ئەو بنەما و پرەنسیپانە ئەکاد یاخودنا نەک ئەوەی ئێمە بین بەڕاستیەکەی پرۆژەیەک یاخود یاسایەک بەراوردکەین لەگەڵ با بڵێن پرۆژە یاسایەکی خراپە یاخود تەجربەیەکی حکومڕانی خراپە کە تەبەنای جۆرێک لە جۆرەکانی یاسا یاخود دەستوری کردووە کەوا بوو بەڕاستیەکەی من لەگەڵ ئەو بیر و بۆچوونانیم کە ئێمە بین پرۆژەی دەستوری هەرێمی کوردستان مقارنە بکەین بەو دەست بە دەستوری ئەو وڵاتە دیکتاتۆری وڵاتە فاشیانەی کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستدا هەیە و بین بڵێن ئێمە خۆناغێکی باش لە پێش ئەوانێ نەخێر ئەساس ئەوەیە کە ئێمە خۆمان و یاساکانەوە بە تایبەت یاسای دەستور مقارنە بکەین بە بنەما و پرەنسیپان نێودەوڵەتیەکان ئەوەی کە تەجربەی حکومڕانی وڵاتانی پێشکەوتوو ئەوەی کە ڕێکخراوە نێودەوڵەتیەکان ئەوەی کە بەڵگەنامە و یاسا نێودەوڵەتیەکان و ڕێکەوتن نامە نێودەوڵەتەکانی تایبەت بە مافەکانی مرۆڤ تایبەت بە مەسەلە دیموکراسیەکان تایبەت بە مەسەلەکانی حکومڕانیەکی تەندروست و حکومڕانیەکی دیموکراسیانە بین خۆمان مقارنە بکەین بەوانە لەوە وردبینەوە تا چەند بنەما و پرەنسیپە گشتیەکانی کە لەو بابەتانە ناویان هاتووە و دانیان پیانراوە ڕەنگی یاوەتە لە یاساکەی ئێمەدا ئەگەر ئەو پرەنسیپە جیهانیانە لە مافەکانی مرۆڤ لە دیموکراسی لە کۆمەڵێک پێوەری ئێستانداردی جیهانی کە بۆ ئازادیەکان و مافەکانی مرۆڤ دادەنێت ئەگەر ئەمە بکەین بە پێوە ئەکرێ پێم بڵێ دەستوری هەرێمی کوردستان چۆن و بە بەڵگا پێم بڵێ لەگەڵ ئەمانای تەباییاندا بەڵێ هەڵبەتە بەدەر لەوەی کە من پێش ئەوەی ڕۆپچمە ناو ناواخنی دەستورەکەەوە لەگەڵ قسەکردن لەو لایەنانەی کە دەستوری ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان لە خۆی گرتووە سەرەتا من ئەمێ بڵێم لە دەرەوەی ڕژنووسی دەستورەکە خۆی دەستورەکە خۆی بە پرۆسەیەکی بەڕاستی نا دروستە هاتووە نا دیموکراسیە هاتووە و بەڕاستیەکەی ناکرێ وەکو ڕژنووسێک سەیری
سەیری بکەین کە شەرعیەتی ئەوەی هەبێت عرض بکرێت بۆ ئیستفتا یاخود ئیمتیحان بکرێت لە ناو ڕای گشتی هەرێمی کوردستاندا ئەویش بەو پێی کە پرۆژەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان بەڕاستی لەلایەن جیهەیەکی تایبەتمەندەوە لایەنی تایبەتمەندەوە دەرنەچووە ئەویش بەو پێی کە بە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان لەلایەن پەرلەمانی کوردستانەوە نووسراوەوە و ئامادەکراوە لیژنەیەکی بۆ پێگەندراوە هەروەک چۆن لیژنە هەیە بۆ بوارەکانی دیکە لە پەرلەمانی کوردستانەوە دەبیستین لیژنەی ناوخۆ لیژنەی پەروەردە و فێرکردن لیژنەی با بڵێن هەموو ئەو لیژنانی دی لیژنەی مافی مرۆڤ و ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەدەنی و ئیلە ئاخری بۆ ئەو لیژنانە لیژنەیەکیش پێگەندرا لە ساڵی لە دوای 2004ەوە تا 2006 لیژنەیەک پێگەندرا کە لیژنەی نووسینەوەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان و کە بە بڕوای من ئەمە خۆی لە خۆیدا ناچوونیەکە لەگەڵ ئەوەی کە ناکرێت جیهەتێک خۆی دەستورێک ئامادە بکات یاخود یاسایەک بنووسێتەوە یاخود ڕێسایەک ئامادە بکات و دواتر خۆی بچێتە ژێر چەتری ئەو ڕێسایەوە واتە دەستور لە هەرێمی کوردستانە پەرلەمانی کوردستان نووسیوێتەوە کە خۆی پەرلەمانی کوردستان یەکێکە لە دەسەڵاتەکانی ناو دەستور ئەمە ناکرێت جیهەتێک خۆی ڕژنووسی گشتیە پەرلەمان دەستگایکی هەڵبژێرا و یاساییە لەلایەن پێنادە دەستور بنووسێتەوە نەخێر بەویش بۆ حکومەی کە پەرلەمان جیهەتێکە بۆ تەشریعی عادی بۆ یاسادانانی ئاسایی ئێمە هەموو دەزانین کە لە پرەنسیپە نێودەوڵەتیەکان کە کۆی ڕێکخراوە تایبەتمەندەکانی مافەکانی مرۆڤ و هەتا ڕێکخراونەتەوە یەکگرتوەکان و ئەو ئیتیفاقیاتانەی کە هەیە لە نێوان زۆرینەی وڵاتاندا دانی پیانراوە دەستور دەبێت لە لووتکەیە بێت پامەکەت گشتە من کاک ئاسۆ دەمەوێت ئەو پرسیارە لە بەڕێزت بکەم جگەلەوەی کە هەندێک چاودێر ڕخنە لە ناوڕۆکی دەسوود دەکەن بەڵام وەکو سەرەتا گومانکردن هەیە لە شەرعێتی خودی دەستورەکە بەر لەوەی قسە لەسەر ناوەڕۆکی بکرێت کە کاروان باس لەوە دەکا کە پەرلەمان لە بنەڕەتە دەستگایەکە مافی ئەوەی نییە کە دەستور بنووسێتەوە بەقەت ئەوەی مافی دانانی یاسا هەیە بۆ کۆمەڵە بواری دیکە بەڵام دەستور مافی لیژنەیەکی پسپۆرە کە شارەزا بێت لەو مەسەلانە و تایبەتمەندی هەبێت دەستور بنووسێتەوە نەک پەرلەمان کە خۆی بەشێکە هیچێکە لە دەسڵاتەکان لە ناو دەوڵەتە فەرموو وەڵامی بەڕێزت بۆ ئەو بابەتە چییە؟ دیارە پرۆژەی دەستور بە پێی قانونی ژمارە 16 ساڵی 2008 لە مادەی دوودا ئەم ئەرکا دیارە بە پەرلەمانی کوردستان سپێردراوە بەو پێی پەرلەمان بە تایبەتی خولی لە خولی یەکەمیدا وەکو سڵتەیە وەکو بڵێن ئەنجومەنێکی تەئسیسی سەیری کرا وەکو دەسەڵاتێکی تەئسیسی چونکە پێشتر با بڵێن ئێمە پێشینەیەکی حکمڕانیمان لە کوردستاندا نەبووە و هەر ئەو ئەنجومەنیش لە خولی یەکەمدا مەبەستم پەرلەمان ناخۆ سیستەمی فێدرالی لە کوردستاندا با بڵێن پەسەند کرد بۆیە هەر ئەویش با بڵێن پرۆژەی دەستوری بۆ هەرێمی کوردستان نەپەسەند کرد بە پێی بڕیاری ئەو بڕیارە دیارە لە هەفتی 11 2002دا پەرلەمانی کوردستان بڕیاری لێداوە ئەمە بۆیە پەرلەمان وەکو سڵتەیەکی تەئسیسی لێرەدا سیر دەکرێت ڕاستە کاک کاروان گوتی شێوەی دانانی دەستور با بڵێن ڕەشنووسی دەستور مەبەست لە ڕەشنووسەکەیە لە زۆر لە چەندین وڵاتدا ڕەنگە تەجروبەی جیاجیا هەیە یەکێک لەوانە کە دەبێ مەجلیسێکی تەئسیسی هەبێ ئەو مەجلیسە شتێکدا بنێ بۆ کارێکی موقت و إلى آخره تەنیا کاری نووسینەوەی ڕەشنووسی دەستورە بەڵام من دەمەوێت ئاماژە بۆ یەک حەقیقەت بکەم ئەویش ئەوەیە ئەوە پەرلەمانی کوردستان نییە کە جیهەی مشەڕعی دەستورەکەیە ئەوە خەڵکی کوردستانە دەبێت لە ئیستیفتاءێکی گشتیدا ڕای لەسەر بدا کە داخوا ئەو پرۆژە دەستورە پەسەندەکە یان نەواتە ئەوە میلەتە جیهەی مشەڕع نەک پەرلەمان. بەڵێ بەڵام کاک ئاسۆ سەرڕای هەموو ئەوانە ئایا ئەوە ئەو مافە بە پەرلەمانی کوردستان ئەدات کە کار لەسەر دامەزراندنی دەستورێکی بکات کە بنچینەی ژیانی سیاسی ژیانی ئابووری ژیانی کۆمەڵاتی لە هەرێمی کوردستانە داڕژێ نەک تەنها بۆ ئەمنەوەیە بەڵکو بۆ نەوەکانی داهاتوش لە کاتێکە پەرلەمان لە ناو چارچەوەی یاسایی خۆیان ئەو مافەی نەبێت کە دەستور دابڕژێت چۆن
وەکو یەکێک لە لیژنەکانی دیکات چۆن لیژنەی پەروەردە و خوێندنی باڵە ئەوانە دیکەیە لە ناو چەند کەسێک لە ناو پەرلەمانە ئەو دەستورە دابنێن. دیارە ئەم کارە بە لیژنەیەک سپێردراوە لە پەرلەمانی کوردستاندا. ئەوان ڕەشنووسەکەیان نووسیوەتەوە دواتر خراوەتە بەردەم پەرلەمانی کوردستان وەکو دەزاندرێ لە خولی پێشووی پەرلەماندا لە کۆی 96 ئەندامی ئامادە بوو لەو کۆبوونەوەیەدا 95 ئەندام دەنجی بۆ داوە واتە زۆرینەی هەرە زۆری پەرلەمانتاران کە نوێنەرایەتی تەواوی پێکهاتە نەتەوەیی ئاینی حزبی و سیاسیەکانی ئەو دەمیان کردووە دەنجیان بۆ داوە. دیارە پەرلەمانیش دەستگایەکی هەڵبژێردراوی خەڵکی کوردستانە بۆیە تەنیا ئەو ئەرکەی پێسپێردراوە کە ڕەشنووسەکە ئامادەکە جارێش کە دەیڵێمەوە ئەو جیهەی مشەڕع نییە ئەو نییە کە دەستور دادەنێ ئەوە خەڵکە کە دەستور دە جیهەی مشەڕع ئەوە خەڵکە ساغی دەکاتەوە ئەو دەستورەی قبوڵەیانە. زۆر سپاس کاک ئاسۆ زۆر سپاسکە کاروان ئێمە لەوە تێگەشین کە دانانی ئەم دەستورە بە پێی یاسایەکی ناوخۆی پەرلەمان بۆ کاگاس و ئاماژەی پێکرد و بە نەتیجەش ئەوەی کە بڕیار لەسەر مانەوەی ئەم دەستورەدا لیژنەی پەرلەمانی و پەرلەمانی کوردستان نییە سەر ڕای ئەوەی کە نوێنەراتی خەڵکی کوردستانەکەن بەڵکو خەڵک خۆیەتی کە لە دەنگدانێکی ڕاستە خۆیان ئەو دەستورە قبوڵەکە یان ڕەتێکاتەوە. بەڵێ من لەگەڵ ڕێزی تەواوم بۆ بیرڕاکانی کاکاسۆ بەڵام ئەمەوێت چەند سەرنجێک بخەمە ڕوو هەڵبەتە ئەرکی نووسینەوەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان وەکو هەموو لایەک دەزانین بە پێی ئەو بڕیارەی کاک ئاسۆ باسی کرد سپێردرا بە پەرلەمانی کوردستان بەڵام پەرلەمانێک کە بەڕاستی بەرمەبنای ئیتفاقی استراتیژی دوو حیزبی دەسەڵاتداری کوردستان بوون چکە هەڵبژاردنێک ئەنجامدرا ئەو هەڵبژاردنە لەسەر بنەمای ئەو ئیتفاقی استراتیژیە بوو کە لەنێوان هەردوو حیزبی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستاندا لەسەر ڕێکوتبوون کەوا بوو ئێمە پەرلەمانێکمان هەیە لە بنەڕەتدا ئیشکالیەتی شەرعیەتی تەمسیلی ڕاستەقینەی خەڵکی کوردستانی بەڵێ من مەبەستم لەم حاڵەتە نییە مەبەستم لەوەیە کە پرسیارەکەم لەسەر ئەوەیە ئەگەر بڕیار شرعیەتی دەستور بخێتە ژێر پرسیارەوە لەبەرەوەی کە پەرلەمان دایناوە و پێ دوایە ئەم پەرلەمانە تەمسیلێکی ڕاستەقینەی خەڵک ناکە من قسەخنەکەم لەسەر ئەمێ ئەم پەرلەمانە بۆ تەمسیلێکی ڕاستەقینە ناکە لە کاتێکە بە دەنگدان بۆ بە هەڵبژاردن بۆ بە نوێنەراتی بووە سەر ڕای ئیتفاقی استراتیژی ئەگەر ئەم پەرلەمانە پەرلەمانێک وایە نوێنەرایەتی ڕاستەقینەی خەڵکی کوردستانی بکردایە ئەو خەڵقی کوردستان لە ساڵی 2005 لە 1986 دەنگیە بە دەستوری دائیمی عێراق کە تیایدا سیستمی حکومڕانی لە عێراقا بە سیستمی پەرلەمانی داناوە سیستمی پەرلەمانی کۆماری فیدرالی داناوە بەڵام پەرلەمان دێ ڕژنووسی دەستوری ئامادە ئەکە کە دەستورێکی ڕئاسیە و متەناقیزە لەگەڵ ئەحکامی ئەو دەستورەی کە لە ساڵ 86 خەڵکی کوردستان دەنگی پێداوە ئەمە لایەنێکی دیکە ئەمە لەو ڕۆوە کە ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان متەناقیزە لەگەڵ دەستوری فیدرالی عێراقدا ئەمە لەم لایەنەوە لە لایەنێکی دیکەوە کاتێک پەرلەمان دێت هەڵ ئەسێت بە ئامادەکردنی ڕژنووسێک بۆ دەستوری هەرێمی کوردستان پشتگوێی زۆرینەی بیر و ڕای خەڵقی ئەکادیم و پسپۆڕی ئەو کاتە ئەکا کە من خۆم شاید حاڵێکم لەوانەوە ئەو لیژنە پەرلەمانیان بینیوە و لەو کەمپینایە بووم کە کۆمەڵی خەڵقی پسپۆڕ و ڕێکخراوی مەدەنی لەم شارە و لە هەرێمی کوردستاندا کاری کرد و کتێبێکی بڵاو کردەوە تیایدا کۆی سەرنج و تێبینیەکانی خۆی بۆ ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان خستە ڕوو بەڵام لیژنەی پەرلەمانی بەڕێز سەرجەمی بەشی هەرە زۆری ئەو تێبینی و ڕەخنە و بۆچوونانەی پشتگوێ خست تەنها کۆمەڵێشتی بچووکی وەرگرد جێکردن ناو دەستورەکە هیچی کاریگەریان نابێت لەسەر مەسەلە جومگەی و مەسەلە سیاسی و حساسەکانی حکومڕانی لە هەرێمی کوردستاندا ئەمە لایەنێکی دیکە لایەنێکی کە خەڵقی هەرێمی کوردستان ئێمە ئەبینین تا ئێستا ئێمە کێشەی ڕئاستی ڕۆشنبیری و وەعی سیاسیمان هەیە لە ئاست ڕایگشتیدا خەڵکی کوردستان بەڕاستی ئاستی پێویستی ڕۆشنبیرینە لە ئاز مەسەلە دەستوریەکاندا پەرلەمانی کوردستان بە پەلەپەل پێش تەواوبوونی دەورەی خۆی ڕژنووسی
ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانی خستە دەنگانەوە یاسای ئیستفتاکەی بۆ حازر کرد ویستی هەرچۆنێکێ بەپەلە لەگەڵ هەڵبژاردننی 2009 تێپەڕێنرێت بەبێ ئەوەی وەعی سیاسی خەڵق بەرز کاتۆ لەم ئاستەدا بەبێ ئەوەی کۆڕ و سیمینار و کۆربەند و چالاکی میدیایی بۆ بەسترێ بۆی خەڵک وشیار کرێتەوە لە مەسەلەی قانونیەکانی ناو دەستوری هەرێمی کوردستان بەبێ ئەوەی خەڵکی ڕۆشنبیر و شارەزای بیانی و شارەزای ناوخۆی و ئەو عەقلانەی کورد کە لە دەرەوەی وڵات و خەڵکی پسپۆڕن لە مەسەلانە بهێنرێن و قسە لەسەر مەسەلانە بکەن بە پەلەپەل ویسترا هەرچۆنێک هەیە لە دەساڵی 2009 لەگەڵ هەڵبژاردنەکانە تێپەڕێنرێ و ئیستفتای لەسەر بکرێ ئەگەر پەرلەمانی کوردستان پەرلەمانێک بێت لەنەرایەتی ڕاستەقینی خەڵکی کوردستان بکە دەبایە پێش ئەوەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستان بخاتە بە پەلەپەل بخات سەرڕێ بخا بۆ ئەوەی ڕاپرسی لەسەر بکرێت دەبایە ئەم حملەیە با بڵێن کەمپینێکی زۆر فراوانی لە ئاستی میدیایی و ئاستی زانستی و ئاستی گشتی و ڕێکخراوەی و دەوڵەتیشدا بە ئەنجام بگەیانە بۆ ئەوەی ئاستی ڕۆشنبیری خەڵکی کوردستان بە تەواوی لە ئاست دەستورە بەرزکاتەوە ئێستاش من بە دڵنیایی و ئەم سوالەکەم چێ لە خەڵکی کوردستان ئەزانێ لە ناو دەستوری هەرێمی کوردستانە کە سەو ئەوەندە مادەیە چەند مادەی باز لە چی ئەکا سیستەمی حکومڕانی چییە مافەکانی هاوڵاتی چییە مافە سیاسی مەدە تۆ چۆن دەستورێک ئەخەیتە بەر دەستی خەڵقی ڕاپرسی لەسەر کە نەزانێنەوە زۆر سپاس کاکاروان کاک ئاسۆ تۆ ڕاچێ لەسەرەمە ئامادەکردنی دەستور بە پەلەپەل بوو و بۆ سوودوەرگتن بوو لە فرسەتێکی سیاسی تاوەکو ئەو دەورەی پەرلەمان تەواون نەبووە دەستور تەواوکەن خێرا ڕەشنووسی ئامادەکەن و یاسای ئیستفتای بۆ دابڕێژن بۆ ئەوەی وەکو دەستکەوتێکی سیاسی بۆ دوو پارتی دەسەڵاتدار لە هەرێمی کوردستان پێک بێت تێگەشتی تۆ لەم بارەیەوە چییە؟ من پێم وانە ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان بە پەلەپەل ئامادەکرا بێ مادەم وایە کاکاروان باز لەوە دەکات کە ئەو ئاگای لە پرۆژەکە بووە و هەروەها لە چەند کۆبوونەوە بەشداری کردووە پێم وایە ئەروەکوتم من ئاماژەم بۆ بڕیارێکی پێشووی پەرلەماندا لە هەفتی 11 2002 کاکە خۆ ڕەشنووسەکە لە 24 2009 پەسەند کراوە سیرکە لە ماوەی نێوان 2009 لەگەڵ 2002 ساڵ هەیە چەند پێشتر بڵاو کرابەوە دواتر چەندین ملاحەزات و شت لەولا هاتووە و ئیتر پێیدا چوونەتەوە ئەمەیان لایەنێک بەڕاستی من لەگەڵ بەشێک لە قسەکانی کاروواندام کە پێویست دەکا خەڵکی لێ ئاگادار بکرێتەوە قسە و باسی زۆری لەسەر بکرێ کۆڕ و سیمیناری بۆ بگیرێ لەگەڵ توێژە جیاجیاکانی خەڵکی کوردستان کۆبوونەوە بکرێت تێیان بگەیەندرێ لە ناوەڕۆکی دەستورەکە بەڵام لەگەڵ ئەوەدا نیم کە بە پەلەپەل تێپەڕاندرابێ بەڕاستی ئەمە گریمان ئەمە پارتی و یەکێتی ویستویانە تێی بپەڕێنن ئەوان بەو پێی زۆرینەی ناو پەرلەمانن ئەی باشە بۆ پەرلەمانتارەکانی ئەو دەمەی یەکگرتو کۆمەڵ شیوعی سۆسیالیست زەحمەتکێش نوێنەر پەرلەمانتارانی تورکمان مەسیحی چی دەڵێ کاکاروان بەڕاستی ئەوانە هەر هەمویان ویستیان بە پەلەپەل تێپەڕێن بەڕاستی ئەمە بە بڕوای من جۆرەکە بە ئیستیخفاف بە عەقڵ و ئێرادەی لایەنە سیاسیەکانی کوردستان بۆیە ناکرێ ئاوا بەو شێوەیە با بڵێن بگوترێ بۆیە دەکرێ ڕەخنەی لێ بگیرێ بوترا بایە قسەیەکی دیکە بکرابایە بەڵام ناکرێ برێ بە پەلەپەل تێپەڕێنرا و چونکە ئەوە ئەی هەروەکوتم ئەگەر پارتی و یەکێتی متفق بوون لەسەری بکات ئەو باز لە ئیتیفاقی استراتیجی دەکات لە کاتێکدا بڕیارەکە ئی ساڵی 2002 کە پێش ئەوەش دیارە هەوڵ و تەقەڵا هەبووە ئەوانەی شارەزای کاکاروان بە کورتی دەتوانانی بۆچوونی خۆت بڵێ بەڵێ لەگەڵ ڕێزم من بەڕاستیەکەی مەبەستم نییە ئیستیخفاف بە کەس بکەم ئەوە لاینی من نییە بەڕاستی نەئیشی منە نەبیرکردنەوەی منی ژوایە من وەکو کەسێکی ئەکادمی هاتووم قسەی خۆم ئەەکەم لەسەر هەمووەکو شاید حاڵێک بۆ قۆناغی کە نووسینەوەی ڕژنووسی دەستوری هەرێمی کوردستانی پێ پەڕێەوە هەمووەکو یاساییەک لەسەر لە خەمی خۆمەوە بۆ مەسەلەیەکی گرنگی وەکو دەستور قساکەم هەمووەکو لایەکی دیکە ئێمە هەمووان دەزانین کە لە وڵاتی ئێمەدا شتێک بووە بە کەلتورێکی بە کەلتور لە تەجربەی حکومڕانی سیاسی وڵاتی ئێمەدا ئەویش پشتگوێ خستنی شتە
کاک ئاسۆ کاکەڕان بورە قسەکان لەسەر ئەوە بوو تۆوتت بە پەلەپەل بۆ تێپەڕێن بەڵام دەستورە دەستکەوتێکی سیاسی بەڵام کاک ئاسۆ پێمان ئەوە لە ساڵی 92 باسوخواست لەسەر دەستور هەیە و بە کۆمەلێک مەداخیلا هەندێک هەنگاوی جیاوازی بە کۆمەلێک پەرلەمانتار لە لیستی جیاواز حزابی جیاواز لە بەرژەوەندی جیاواز دەنگی بەم دەستورەداوە و ئۆکەی لەسەر کردووە ئەمە پەلەپەلی ئەمە لە چیە؟ بەڵێ ببورن من بەڕاستیەکەی ئەمێ ئەوە بەبییر هەموو لایەک بێن و نەک ساڵی 2002 خۆی لە ساڵی 92 پرۆژەیەکی وە هەبوو کە پەرلەمانی کوردستان تەبەنای دەستوری بک بۆ هەرێمی کوردستان بەڵام وەکو باسم کرد شتێک بۆ بە عادەتی با بڵێن سیاستکردن لە وڵاتی ئێمە ئەویش ئەوەیە کە شت پرگوێ بخرێ هەتا وەکو ئەوەی نزیک ئەبێتەوە لەوەی کە بکرێ و بە پەلەپەل کاری لەسەر بکرێ و تێپەڕێنرێت ئەمە یەکێکە لە کێشە گرنگەکان ئەگەر نا بالفعل لەو تاریخۆی کە کاگاسۆ باسیێکە لە ساڵی 2002 من 2002 نام لە 92 وەکو باس ئەەکەم پرۆژە هەبووە و ئیشی لەسەر کراوە بەڵام پشتگوێ خراوە ئەگەر بەهات باە و بە وردی کای لەسەر بکرایە بەڕاستی ئەو ماوەیە بەس بوو بۆ ئەوەی کە دەسەڵات بیتوانە دەسەڵاتی حکومڕان لە هەرێمی کوردستانە بیتوانە ئاستی هۆشیاری تاکی کورد لە ئاست مەسلەیەکی گرنگی وەکو یاسای دەستوردا بۆ شێوەیە بەرزکاتەوە کە ئەم تاکە بەرپرسیارانە بڕیار بدا لەسەر دەستوری هەرێمی کوردستان بە ئایا خوبەنە ئەمە لەلایەکەوە لە لایەکی دیکەوە بەڕاستی من ئەوە بەبییر هەموو لایەک دەهێنمەوە هەر لەو کەمپینەی کە من خۆم ئاگادار بووم و بەشدار بووم لە کار و چالاکیەکانیدا داوامان کرد کە ئەو ڕەژنووسە بەو شێوەیە کە پەرلەمان پەسەندی کرد بۆ ئیستفتاکردن و ئەو یاسایی بۆی دەرکرد بۆی ئیستفتا لەسەر بکرێ نەخرێتە دەنگانەوە چونکە دەستورەکە کێشەی زۆر جومگەی و ئەساسی تایە تەناقوزاتی تایە ببوورە من بە دەلیل قسە ئەەکەم لەخر دەسەڵاتی سیاسی حکومڕانی کوردی سوور بوو لەسەر ئەوە یاساکەی بۆ پەسەند کرد پەرلەمانی کوردستان وەک دەزانین بابلەسایی ئیستیفاقی استراتیژیا پەرلەمانێکی بێدەنگ دەرهێنرا بوو و مەکتەبی سیاسی حیزبچی بیویستایە بە کۆی دەنگی پێ ئەدرانەوە یەک ئەندام پەرلەمان دەنگە بەو ڕەژنووسە بەڵام بە سەبەبێکی خارجی ئیرادەی دەسەڵاتی کوردی نەکرا سەبەکە ئەزانن چی بوو بۆ هەموو لایەک بە ئەمە ڕوون بێ کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق وتی بودجە و کاتی پێویستمان نیە بۆ ئەوەی دەستوریش بخێنە دەنگانەوە لەگەڵ هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانە چکۆک هەموو لایەک دەزانین هەڵبژاردنەکانی هەرێمی کوردستانی ساڵی تا هەڵبژاردنەکانی 2009 کۆمیسیۆنی باڵای هەڵبژاردنەکانی عێراق سەرپەرشتی ئەکرد بەڵام بۆ ئەوە بۆ ئزرە دەستورەکە ئەگەر تێبینی لەسەر قسەکانی کاکاروان هەبێ ئەتوانی تێبینەکەت بڵێ بەس من دەمەوێت ئەوەت لێ پرسم کە یەکێک لە گرفتەکانی پرۆژە یاساکان لە هەرێمی کوردستانە ئەوەیە کە ئەم پرۆژە یاسانە گرنتی جێبەجێبوونیان لەسەر ئەرزی واقعەکەمە پرسیارەکەی من ئەمەیە ئایا دەستوری هەرێمی کوردستان بەو فۆرمە پەسەندکراوەی کە ئێستا لە پەرلەمانی کوردستان پەسەند کراوە یان بە هەر فۆرمێکی دیکە کە دەستکاری بکرێت لە ناو پەرلەمانی کوردستانە زەمانەتی جێبەجێبوونی چییە لەسەر ئەرزی واقع لە کاتێکە کۆمەڵێک دام و دەستگای گرنگکەیە کە لە دنیاە زەمانەتی تطبیقبوونی دەستورەکان لە هەرێمی کوردستان بینا نەکرا و وجودی نییە بۆ نمونە دادگای دەستوری و هەندێک دام و دەستگای مەدەنی تر ئایا ئەمە نیشانی ئەوە نایە کە دەستور لە هەرێمی کوردستان وەکو گەلێک لە پرۆژە یاساکانی دیکە تەنها تێکستێک دەبێت لە ناو کتێبەکانە و بەبێ ئەوەی لەسەر ئەرزی واقع سیاسیەکان و ئەحزاب و هاونیشتیمانیان پێوەی پابند بن بەڵێ گیان پێشەچی وڵای من یەک دوو قسەم لەسەر قسەکانی کاکاروان هەیە لەسەر ئەوەی کە باسی لەوە کرد کە دیارە دەبوایە لە 25 حوتی 2009 ئەم ڕەشنووسی دەستورە بخرابایە بەر ڕێفراندۆم بەڵام ئەوە لەبەر هۆیەک کە لە دەرەوەی ئێرادەی با بڵێن ئەوای ناونە ئەویش کۆمیسیۆنی باڵای سربەخۆی هەڵبژاردنەکان لەبەر هۆی تەکنیکی یان هەروەکو هۆی فەنی هەروەکو خۆیان پۆزیشیان بۆی هێنایەوە پارە و شتیان لە بەردەستدانە بووە یان وەختیان کەم بووە بۆ ئەوەی دەستورەکە ئەو ڕەشنووسی دەستورە لەو ڕۆژەدا بخەنە بەر ئیستیفتا بەڵام لە ڕاستیدا ئەمە ڕاستە ئەوە لە شەشی حوتی ئەوە بەم شێوەیە ئەوان ئاحتیزاریان هێنایەوە بەڵام لە ئەساسدا هۆی سیاسی لە پشت ئەوە بوو نەک هۆی تەکنیکی و فەنی من ئەوە دەمێ بەبیر کاک کاروان بهێنمەوە هەر ئەمڕۆ لە کۆمەڵێک پەرلەمانتاری عراقی هی مۆسڵ هی کەرکووک هی دیالە
داوایان کردووە کە ئەو ڕەشنووسی دەستوری هەرێمی کوردستان ڕێگەی لێ بگیرێ نەخرێتە بەر ئیسیفتا چونکە هەرێمی کوردستان دەیەوێت جیاب بێتەوە کار بۆ دەوڵەتی سربەخۆی کوردستان دەکەن بە هەر حاڵ ئەمن دەبستانیا دەمیست ئەوە بەبییر کاروان بێنمەوە زیاتر هۆیەکە هۆی سیاسی بوو کۆمەڵێک لایەنی دیکەی سیاسی عراقی و ئەقلیمی و غەیری ئەقلیمیش هاتنە سەرخەت بۆ ئەوی ئەم ڕەشنووسی دەستورە نەخرێتە بەر ئیسیفتا بۆی ئەمە لایەنێک دووەم بەڕاستی کاک سەبارەت بە زمانی جێبەجێکردن لە ڕاستیدا ڕەنگە ئەمە گرفتێک بێ بەڵێ دائیمەن مەسافەیەک هەیە لە نێوان قانون و جێبەجێکردن اینجا ئەوە من ناڵێم ئەوە بە خێرا چ مەبادی ئەساسی ئەوەکەیە چ ئەو هەموو ماف و ئازادیانەی لەناو دەستورەکەدا هەن ئەمانە بە خێرا هەمویان دێنە جێبەجێکردن و وڵات هەروەکو دەوترێت دەبێتە شامی شەریف و دەبێتە وڵاتێکی دەستوری پێرفێکت بەڵام ئەوە کاری دەوێ من پێم وایە بوونی دەستور لە نەبوونی دەستور باشترە پێش هەموو شتێک بۆ خەڵکی کوردستان بۆ ئەفراد بۆ حزب و لایەنە سیاسیەکان بۆ دامەزراوەکانی کۆمەڵگەی مەدەنی ئامرازێکیان بەدەستەوە وەسیقەیەکیان بەدەستەوە دەبێت دەتوانن کاری لەسەر بکەن فشاری زیاتر بیانن بۆ ئەوەی بێتە جێبەجێکردن بۆیە ئەمە نەکەر بەتەنیا بەنسبەت دەستور ئەمە بۆ قانونێکی دیکەی ئاساییش هەروایە بەڵە زۆر سپاس کاکاسۆ کاکەڕوان ئەکرێ پێم بڵێ باست دەوە کرد کە ئەو دەستورە کۆمەڵێک دژێکی تایە کۆمەڵ تەناقوزی تیا لەگەڵ پرەنسیپە دیموکراسیەکان و لەگەڵ هەندێک لە مافە مەدەنیەکان و لەگەڵ هەندێک لە پرەنسیپەکانی ناو کۆمەلگای مەدەنی و دنیای تازەیە وەک سەرتا لەم پرسی دەمەوێت بپرسمەوە بەڕای تو ئەمانە لە ناو دەستورە کامەیە بەس بەر لەوەی وەڵام بیتەوە ناوپڕێکمانێ و دوایەوە گفتوگەمان تاواکەین بینەرانی بەڕێز خۆشەویستانم بینەرمان بن دوای ئەم ناوبڕە پرۆگرامەکەمان بەردەوامە بێت